ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵ بوون لەوانەی سێزدا بە خزمەتتان شاد ئەبینەوە. لەم وانەیە باسی چۆنیەتی زیادکردنی وێنە ئەکەین لە ناو داتابەیزە، واتە ئەو پۆستەی ئێمە کە تا پێستا تایتڵ بوو، بەڵگی بوو، ئیمێل بوو، کریێتد بوو، ئەپدەیت ئەیدوو لەگەڵ ئایدیا لە ئەمڕۆکە وە یوزەر ئایدیش بوو و ئەمڕۆکە باسی ئەوە ئەکەین کە چۆن وێنەیەک زیاد بکەین لە ناو داتابەیزە و چۆن خەزنی بکەین و چۆن بیخوێنینەوە پیشانی دێ. سەرەتا ئێمە داتابەیزەکی خۆمان سێرڤەرێکی خۆمان ڕانەکەین، ئەچینە داتابەیزەکەمان فیلدێک دروست دەکەین، فیلدێک دروست دەکەین بە ناوی ئیمێج کە بەر ئیمێج فۆر ئێگزامپڵ ئەمە کۆپیەکەین، ئەمە سەیڤەکەین. ببورن کێشەیەکمان هەیە، ئەمە سترینگە، ئەگەر کەڤەر ئیمێجکەمان زیاد بوو، کەڤەر ئیمێج چێنج بکەین، ئەمە سترینگە بورن واتە تێکستە، تەکەمان بەتاڵ بێ. ئەمە فیلدێکمان زیاد کرد بۆ ئەوەی ئیمێجەکەی خۆمان لەناو خەزم بکەین، بۆیە سفرا چکە لەبێنەوە بوون، ئەمانە هیچ کێشەیەک نییە کە داتا هات خۆی ئەپدێت دەبێتەوە. لێرانە دەینە بەشی کرییت بۆ ئەوەی فۆرمەکە زیاد بکەین، بۆ ئەوەی ئیمێجەکان بۆ ئەپلۆدکە. لێرانە ئینکە تایپ بەکاردێنین، تایپ مۆڵتی پارت فۆرم داتا. ئەگەر ئەمە بەکارناینی لە PHP تۆ ناتوانانی ئیمێجێک ئەپلۆد بکەیت. هێرە ببینە بوستڕاپ، image internet كمان لسانين image up image furnisher طبعا using form forma كان ليرة نبسترات آمادة كلا وزومان forma ام ديفا كوبي كان ديفا كوبي كان بوتيش فايل كمان ليرو داي اني لا inputك هميشه inputك دبي نيمك هبه نيمكي ناوي كان هلا همان ناوي فيلد كمان بليرانا همان
ناوی فۆڵدەکەی هیچکەشوین گربینە کرییت لێرانە بینە ئینسەر هیچکەشتمان نییە ئەمەش چوز فایلەکەمانە بە بکەش ئەمە لێرانە فایلەکەمان چوز کرد و ئەم جارە بچینەوە پۆست کۆنترۆلەر بەشی ستۆرێج لێرانە ئیمێجەکە لە very data دێنین required ئێمە required ئیمێجەکە image مێمسەکەی واتە تایبەتمەندیەکەی چی بێ ئەم وێنەیە بە JPG این بێ JPG وفارزة JIF وفارزة SVJB وماغزەکەشی ماغز لێنگفەکەی سایزەکەی سلوهاش بێ بۆڵەمە نووسرا هەش بێ ئەمە تایبی کەڤەرەکەمانە لێرانە لێرە دەوێت ئەم جارە مەرج دابنێن ئەم کەڤەر ئیمێجەمان بۆ ئەوەی بتوانین داتاکەی دەناو ریکوێستکەین و خەزمکەین هەنووسین if کەوانە ریکوێستی چیمان لۆکە هاز فایل ئەو فایلە لێرە هاز فایلمان هەیە فایل بەم شێوەیە ناوی کەڤەر ئیمێجەکە ئەنووسینەوە ئێمە لەسەر پرۆسێسی ئەم کەڤەر ئیمێجە ئەکەین لەم هاز فایلە یەکەم جا ئێمە ریکوێستەکە وەرەگرینەوە ریکوێستی فایلەکەمە لەناو ئەوە کا خەزمەکەین ڤارێبڵەکە ئیمێج ئێستانە بە ریکوێست فایل ناوی فایلەکەمان کەڤەر ئێمە چیمان کرد ئێمە ریکوێستی فایلێکمان کرد و لەناو ئیمێجە خەزممان کرد دواتر نایمێکە ئەدەنیشتین زۆر جوان ڕسمێکە بە هەمان ناوە دەخوت وێبسایتێکی گەورەتەیە کە ڕۆژانە نزیکەی 100 ڕسم 200 ڕسم 300 ڕسم ئەدەبێت تۆ پێکەوێت بە ڕیزبەندێک ئەمە ئەدبێت واتە بەی شێوەیەک دووبارە نەبێتەوە لێرە تایم بەکاردێنین بۆ ئەم نەیمە نەیم هەرێن یەکسانە بە تایم ئەمە مێتۆدی تایمە و فارزە تایم لەگەڵ چی بێ تایم لەگەڵ ئیمێجەکەمان کە ئەم ئیمێجە بۆم کاتە get client or genome extension ئەمە نەیمەکەمان بوو و پاشان کە ئەمەمان دروستکرد کاتێک دروستەکەن بۆ ئەوەی ئەو وێنەیە چیا خەزم بێ سڵاش نووسین
نووسین لینک تۆ هەر ناوێک لێنی هیچ کێشەی نییە public path ئەم شوێ public path ناوی شوێنەکە تەنووسی بۆ نمونە images ئەم شوێنێکە ئەمە ئیمێجەکان یا بنووسین link images ئەم شوێنە بێ link images هەتا ئەمەکانمان پاشان ئەمە موفکەینە ناو ئەم نەیمە ئەم وێنەیە کە ئەم ئیمێجەکە ئیمێج فایلە موفکەینە ناو ئەم دایرێکت ئەم فۆڵدەرە نووسین image move باشە لینک ئەو شوێنێکە چی لێ بکرێ ئەو ناوە ئەو نێمەی کە هەمانە واتە لێرانە ئەمە ئەدکەینەوە پۆست cover image copy بکەین چکە ئێمە هیچ شتێک ریکوێست ناکەین وەرناگرین تەنها ئەو ناوە ئەنووسین دوبارە وەکو ئەم داتای ناو ئێرە لەناو ئێرە خەزم کە تەنها ئەم ئیشمان بۆکە پاشان بۆمان سەیف بکەم کەواتە ئێمە چیمان کرد سەرەتا هەستاین کریەیتمان کرد لێرانە کریەیتمان کرد فیڵدێکمان دروست کرد بە ناوی سترینگ دواتر لێرانە کریەیتمان کرد ئەوەی کە ئەوەکمان هێنا ئینپوتێکمان هێنا کە ئیمێژێکمان بۆ وەرگرێن چووسکە و پاشان ئینکت تایپمان کرد بۆ ئەوەی وێنەکەمان بۆ بوازێتەوە لە فۆرمات توانای گواستنەوەواتە ئەم ئەکشنەی پێ بدەین دواتر هێنامان لێرانە لە ڤالیداتە ئیمێجەکەمان تەعریف کرد بەم تایبەتمەندیانە و پاشان لێرانە ئەو مەرجەی کە پێویست بوو بینووسین بۆ ئەوەی وێنەیەکمان لەناو ئەم لینکە خەزم بێ و پاشان لەناو داتابیز نیمە ئەچینە پۆبلیک باشە فۆڵدەرێکمان هەیە بە ناوی پۆبلیک کە تایبەتە بە بەشی وێنە ئەو فایلانی کە ئێمە ڕۆب دەکەین لەگەڵیە وێنە لێرانە فۆڵدەرێک دروست دەکەین بەو ناوەی کە لێرە نووسیمانە ئەمە فۆڵدەرێکمان دروست کرد بەو ناوەی کە لێرە نووسیمان لێرانە ئەگەر ئەمە ریفرێش بکەینەوە کلیتە لێران ناوێک زیادکەین و ئەمە بنووسین وەداتە و لێرانە ئیمێجە بێن ئەمە سەبمیت بکەین ئەمە کێشەیەکمان هەیە file does not exist خۆشەویستان ئەم پیرۆرەمان وشەی فایلە کە does not exist ئەمە سپێڵەکەی هەڵەیە دەبێت سپێڵەکەی چاک بکەینەوە بەم شێوەیە ئەم دەخینە کۆتایی ئەمە فایل دوو لێرانە get client audio extensive لێرەش ئێسێکمان کەم بوو دوو کێشەی لە سپێڵمان هەبوو دەبێت ریفرێش بکەینەوە ئەم جارە پیرۆشتێمان هەیە get client audio ریفرێش بکەینەوە هەرچ کێشێکمان هەیە تایمەکەمان تەواوە مێجەکەمان هێنا get client original هیچ کێشێکی نییە لێرانە ریفرێش بکەینەوە سێرتیکەین جارێکی تر ئیمێجێ ببانین سەبمیتی بکەین ئەمە هەر ئەم کێشەیە ئەدا بەڵێ ئەرێ فەکشنی time not undefined function
هەتا ئەمە ئەم فەکشنە بوونی نییە ئەم دیفاین واتانە دۆزرایەوە لێرانە ئەمە دیسا کێشەی سپێڵمان هەیە ئەم یێڕەشەکەینەوە بینە پاش ئێمەکە ئەم جارە بەم شێوە ئەبێتە تایم ئەمە ریفرێشکەینەوە لۆرەکەمان چارە سەر ببێ بەڵێ ئەمە برا عەبدولهادی ئەمەمان زیاد کرد ئیمێجەکەش دەبێت ئیمێجەکەمان چۆ بێتە بەشی لینک ئیمێج لەوانەیە زۆر ئیمێج چۆ بن لە پۆبلیک پاسمان کرد هەموو فایلێکمان دیتر ناو پۆبلیک بەڵێ ئەمە فایلەکانمان هاتوون هەسێک فایل ئەمە لێرانە باسمان کرد وە چۆن بەشی ئیدیت زیادەکەین بۆ ئەم پۆستە ئیدیتکەین لێرانە ئەم ئیمێجە لەگەڵی ئیدیت بکەینەوە لێرانە بەهمان شێوە ئەمە کۆپی ئەەکەین ئەمەیان کۆپیەکەین ئەچین لە بەشی ئیدیت دەئانێن ئەپدەیت بەشی ئەپدەیت بڵێ و فیلدەکەش زیاد بکەین کۆفەر هەر ئەمە کۆپی بکەین سانە بە ئەمە لە ئیدێتاندان ئەوە بچینە بەشی ئیدێت لێرانەش بین ئەم ئینپوتە هەڵبگرین کۆپیکەین وە لێرانە داگرین پاشان تایپەکە نووسین لێرانە بچینەوە کلیک لە فۆرمەکە ئین تایپەکەمان هەر بێنین ئەمە کۆپیکەین بێنینەوە بەشی ئیدێت لێرانە فاریزێک دابنێ چکە ئەمە لەناو تاگی HTML-انی لەناو کۆماندی PHP کارێکی دابنینەوە بسرینەوە و لێرانە بەم شێوە ئاراست دەکەین لێرانە ئەگەر ئەمە ریفرێشکەینەوە بەڵێ ئەمە سیرەکە ئەم وێنەیە وان تایم زیاد بکەین وەبۆ ئەمە ئیمێجێک ئەدکەین لێرە سەبمیت بکەین ئەمە ئەم وێنەیە زیادی بۆ ئەمە هەتا بێن ناگاتەکە لێرە ریفرێشکەین وێنەی دووەم ئایدی دووەم عەفو دەبێت ئەوە ئیدێتەکەشمان بەسەرکەوتی تەواو کرد هەتا لەم وانەیە باسی چیمان کرد باسی چۆنێتی زیادکردنی ئیمێجمان کرد وە چۆنێتی ئیدێتکردنی لێرەنە هەر لەم دەرسیا باسی چۆنێتی پیشاندانی وێنە ئەکەین ئەم وێنە پیشان بدەین لێرە توانین کارتێک بێنین کارت پۆستەکەمان پیشان بخوێنینەوە کارت دەبێنین ئیمێج چیا بێ سینگل کارت ئەم کارتە باشەمە کۆپی بکەین بێنینە ئیندێکس لێرە سەکشنێک بنووسین سەکشن ئەمە لێرە دابنین بچینە بڵاگ ئەپ بڵاگ لێرە نووسینەین لە ئیندێکسەکەمانە نامینەیمە لێرانە بین ئەمە بێنین ئەم فۆرە بێنین ئەم فۆڕیچە عەفو بۆی پۆستەکانمان بخوێنینەوە و ئەمە and if and for ئیچەکەمان پێویستە لێرانە و بۆ ئەوی پۆستەکانمان پیشان بدەین پۆستمان بمەیە ئەمە یەکەم URL-ە ئەو شوێنی کە ئێمە cover image و ئەو شوێنی کە ئێمە ئیمێجمان دەناوداناوە ناوی چیە link images link ئەکیدکەینەوە link imagesە link images تاوە و ئەمە کۆپی بکەین cover image ئەمە title
تایتڵ و ئەمیان بەدی ئەمەشیان کریت ئەت بینەوە هێرانە ڕفرێش بکەینەوە ئیفمان پێشە هەیە ئیفمان کردەوە كمان دنام إفاهر بعدين عن إفا كانت تستا هو كيشي كمان جدارة النبي سيكن أما وينكاني بودنا نص وينيا ولا قل أموينيا هنا أما بمشي باسی ئیمێجمان کرد چون ئیمێجێک زیاد دەکەین و بە هەموو شێوازەکانی وای باسی دەیتمان کرد و باسی ئینسێرتمان کرد و باسی لێرە پیشاندەمان کرد باسی چۆنێکی لێرە فەڵگەک زیاد بکەین بۆ ئیمێج چاکەین لێرانە لەم وانەیە دێینە کۆتایی تاوانێکی تر بەخواتان سپێرم خواتان لەگەڵ